یەکەمیان بابەتی داهاتی ناوخۆیی زۆر قسە ئەوەی لەسەرەکرێ. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زامنکردنی موچەکانی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەین کە حسەی خەزینەی ئیتیحادی بۆ مانگەکانی 8 و 9 دەست بەجێ بدەین. بەڵام تاکو ئێستا لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە ڕەزامەندی نەدراوە کە موچەکانی مانگی 8 و 9 ئیطلاق بکرێت. لەبەرە قسەیەکی وا ئەکرێت دەڵێن موچەی مانگی 8 و 9 لەبەرەوەی ئیطلاق ناکرێت کە لەبەرەوەی ئێمە داهاتی ناوخۆیی نادەین. ئێمە ئامادەین داهاتی ناوخۆیی هەر کاتێک کە ڕێکارەکانی موچەی مانگی 8 و 9 ئامادە بکرێت ئێمە داهاتی ناوخۆیی بدەین. ئەمە بابەتێکە ویستم تەوزیحێک بدەم بۆ ئەو بابەتە. بابەتی دووەم بابەتی ڕێککەوتن لەسەر داهاتە ناوخۆیەکان. تاکو ئێستا لەسەر ڕقمێک بۆ 3 مانگ ڕێککەوتین، بەڵام بەداخەوە ئەنجومەنی دەوڵەت کە ئەنجومەنێکی ڕاوێژکاری بڕیارەکانی پابند نین بۆ هیچ لایەنێک بە تایبەتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە تەرەف نەبووینە لەو داواکردنی ئەو ڕاوێژە. ئەم بابەتە تەفسیریان کردو بۆ حسەی خەزینەی ئیتیحادی لە داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. تەفسیرەکە پێچەوانەی دەستورە، پێچەوانەی یاسا بەرکارەکانە کە لە ئاستی حکوومەتی ئیتیحادیشە. لە دوایین کۆبوونەی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا کە ئێمە نامەیەک بنێرین بۆ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق و ئەو نامەیە بە ئیمزای جەنابی کاک مەسرور ئەو نامەیە تەوقیع کراوە کە تێیدا داوامان کردووە کە ڕێی ئەنجومەنی داوڵەت اعتیماد نەکرێت و لەبەرەوەی بنەمای پابندبوونی تێدانیە بۆ هەردوو لا و بەتایبەتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بژاردەی ئێمە ئەوەیە کە لە ڕێگەی ئیتیفاقێکی حکومی چۆن لەسەر نەوت ڕێککەوتین هاوشێوەی نەوت لەسەر داهاتە ناوخۆیەکانیش ڕێبکەوین. ئێمە پێشنیار و پرۆپۆزەلی باشی دەستوری و یاساییمان داوەتە حکوومەتی ئیتیحادی. ئومێد دەکەم کە حکوومەتی ئیتیحادیش بەدەم ئەم داواکاریەوە بێ و ئەم بابەتەش پێم وایە نابێتە بربەست بۆ ئەوەی کە ئێمە بربەستە گەورەکە بابەتی نەوت بوو، لە بابەتی نەوت الحەمدوللا سەرکەوتوو بووین و ئەتوانین نیش لەسەر ئەم بابەتانی تر بەردەوام بین.